ئەگەڕێتەوە بۆ یاساپەروەردەیەکان جێگیر نەبوونی لە کاتێکە کە ئێمە پێویستیمان بەو یاسا و دەستورانە هەیە کەما وەزارەتی پەروەردەی پێی هەستێت. دوو، ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکانمان هەیە لە وەزارەتی پەروەردە ئەو چاوکی سەرەکیە بۆ داڕشتنی ئەو بابەتانەی کەوا قوتابی پێویستی پێێتی لە قۆناغەکانی بنەڕەتی هەتا وەگاتە سەروتر. کەواتە ئێمە ئەمە دوو حاڵەت دوو چاوگ وەزارەت و ئەو هێنا ئێمە یینە سەر ئەوەی ئایا ئەو بەرنامەیەی کە وەزارەت یاخۆ بڵین بەڕێوەبەرایەتی گشتی مناهیج دایناوە ئایا چەند ئەتوانێ خزمەت بە مناڵی کورد بکا بە گشتی و بە ئەلفوی فێربوونی ئەلفوبی کوردی بە تایبەتی. پۆلی یەکەم ئەو پۆلەیە کە تۆ مامۆستای ئازیز، مامۆسای دڵسۆز، مامۆسای ئەلفوبی کوردی، مامۆسای زمانی کوردی، مامۆسای دڵسۆزی پەروەردە و فێرگردن، ئەمەیە قائید، ئەمەیە سەرکردە، ئەمەیە ڕێپیشاندەر و خاوەنی ئەو پرۆگرامەیە کە لە هزر و بیری خۆیەوە ئەو بەرنامەیە ئەگەیەنێتە مناڵە ئازیزەکانمان. بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار بۆ ڕیژ ئەڕۆین سمێڵی ئەنین لەبانی زۆر جار ئێمە ئەو بەرنامانەی کەوا هەیە بوون وردە وردە بەنیازی جاخاودانەوە بە داخی گۆڕانکاری بە لایەنێک کە ئێمە بڵین ئەمە خوێندنێکی سەردەمە لە وڵاتە پێشکەوتۆکانەوە بەرەو ئێمە هاتوو ئەبێ ئێمە دەقاودەق پەیڕەوی بکەین. ئەمە لای ئێمە هەڵەیەک بوو کە پێی هەستاین بەڵام ئایا ئەم هەڵەیە قابلی چارەسەر نییە؟ هیچ هەڵەیەک نییە قابلی چارەسەر نەبێت، چونکە ئێمە بە هەزاران مامۆستای کارامە و بەتوانا و بە سەلیقەمان هەیە ئەتوانێت کلێنێک لەم کلێنانە پڕ بکاتەوە، بەڵام ئەگەر بواری بۆ نەڕەخسێ ئەو تاوانبار نییە بەرامبەر بە میلەتەکەی و بەرامبەر بە قوتابیان. مامۆستا ئەمە بزانم کە چۆن ئەم زیانی بەرخوێندکاران کەوتووە چارەسەر بکرێت. ئەمەوێت باسێک لەوە بکەین چۆن ئەم حرفانەی کە لەم ساڵدا فێر نەبوون چۆن فێر بکرێن. ئەمەیە ئێمە تەبعەن بۆ هەموو قۆناغەکان بە تایبەتی قۆناغی باخچە و قۆناغی پۆلی یەکەم ئێمە کادری پەروەردەییمان ئەوێ کادرێکمان ئەوێت بتوانێ ئەوەی کە خوێندوێتی بە ئەمانەتەوە بیگەێنێتە هزر و بیری مناڵە ئازیزەکانی پۆلی یەکەم یاخۆ باخچەکان کە پێش ئەمانە. بەڵام ئێمە ئەم کادرانەی کەوا ئمڕۆ لەم چەند ساڵەی دوای پرۆسەی ئازادی و دوای حکوومەتی هەرێم کە من زۆر گلەیم لیان هەیە ئەوان بوونە هۆکارێک لە ئاستی گۆڕانکاریەکانی دنیای پەروەردە و فێرکردنانە بوون. نەیان توانی کادری پەروەردە بکەن بۆ ئەوەی بتوانێت ڕێگاکانی وانەوتنەوە بە شێوەیەک بێت مناڵەکان لەو ماوەی هەژمانە بڵین 5 مانگە دەمەنە وڵاتی ئێمە نیوەی ئەمە جومعەیە جاران شەمەیشی لەسەر بوو ئەمە نەورۆزە ئەمە نیوەی ساڵە من حسابم کردووە 5 مانگ بە ڕێکوپێکی دەرس دەخوێنرێت. ئەم بەم 5 مانگە ئەگەر ئێمە بڵین دیسانەڵێن مامۆسامین چوێ و چەند سەر بەرنامەکەی باڵدار ئەگەر ئێمە ئەم کتێبەی باڵدارمان هەبوایە هیچ پێویستی نەئەکرد ئێمە لە قەیرانی فێربوونی ئەلفوبێی کوردی بتوانین بێتە کێشە بۆمان. بەڵام ئەمە 6 لاپەڕەیە ئەم 36 پیتە 35 پیتە ئەم 8 پیتی بزوێنە و ئەم 9 پیتی بزوێنە لەگەڵ نەبزوێنەکانە جارێ هەر 9 پیتی بڵین 11 بابەتی
پیتەکان کە ئەنووسی لە ئەوەڵ لە سەرەتا و ناوەڕاست و کۆتایە وەکو یەکوان ئەمێنێتەوە 26 پیتی ئەوە ئەگەر بە 5 مانگ مامۆستان نەتوانێت ئەمە فێری مناڵ بکە ئەبێ بڵێ من مامۆستانی ئەگەر مامۆستانی سەپانیش مامۆستا ئەمە باسێک لێ بکەین لەم ساڵدا دەرگاکانی خوێندنگا داخرا بوو ئەمە هیچ لە دەسەڵاتی مامۆستایان نەما بوو ئەمە بزانام لە ئێستادا چی بکرێ بوو ئەوەی کە ئەم پیتانە فێر بکرێن ئێستا کار لە کار ترازاوە چەند مانگێک ئەومانش کەرێتر هین نامێنێ و قوتابخانە داخراوە و ئەبێ چاوەڕوانی ئەوە بکەین کە خوا بەزەیی بە ئێمە بێتەوە بە تایبەتی ملەتی کورد و خەڵکانی کەیش چونکە ئەوەی تووشی ئەم کۆرۆنایە بێت ئەوانش هەر وەکو ئێمە دەردەدارن ئەگەر بێت و ئێمە خوا یارمەتیمان بە لەم پەتایە کە سەپێن برین تووشمان بووە و لە کۆڵمان نابێت دۆکو و لەزگەی جۆنسۆن بتوانین لە مانگینۆ تۆزێک 15 ڕۆژێک قوتابخانە پێش بخەین بتوانین ئەو پیتانەی کەوا نخوێنراوە یا ئەو بابەتانی کە تەواو نەکراوە مامۆستا ئازیزەکانمان هەر هەمان مامۆستا چونکە هەر یەکە بۆ خۆی جۆرە دەست و یاسا و ڕێگەیەکی کە هەیە کە مناڵ فێر ئەکان ئەوانە جارێکی کە بچنەوە حرەمی قوتابخانە ئەو بابەتانە هەر چۆنێک بێ پیان تەواو بکەن چونکە مامۆستا 15 ڕۆژە کیفایەتە بۆ ئەوەی کە فێر ببن کەم تا زۆر یعنی ئێمە ئەگەر بێت و سی لاپەڕە ما بێت لەو سی لاپەڕەیە مامۆستا هەوڵ باد 20 لاپەڕێژ 20 بابەتیش دە 15 پیت فێر نەبووە بتوانێت چونکە منهەجەکەی بەرنامەکەی پۆلی دووهەمی و سێهەم و چوارهەمی زمانی کوردی هەرسێکیان بەقەدەر بەرنامەی خوێندنی کوردیەکەی ئێستایە ئەمە 154 لاپەڕەیە هی دووهەم 104 لاپەڕەیە ئەکاتە 254 ئەگەر منهەجی هەرسێ پۆلەکە 2 3 و 4 کۆکەینەوە هێشتا ئەم لاپەڕەکانی زیاترە لەو سێ پۆلە لەبەر ئەوە ئێمە ئەتوانین لێرە بڵێن بچکینە ئەو قۆناغەیەوە بڵێن ئێمە مەرج نییە ئیلتیزاممان هەبێت بە ئەو منهەجەی کە دانەداوە ئێمە ئیلتیزامان هەبێ بەرامبەر بە فێربوونی ئەو ئەلفوبیەیی کەوا هەمانە چونکە زۆربەی سەرپەرشتیارەکانی ئێمە تەمەنێکیان هەیە لەگەڵ قۆناغەکانی پەروەردا هەنگاویان ناوە ئیسیش ئەتوانن بەڕێنماییکردن و سەردانی ئەو قوتابخانانە وا لە مامۆستا بکەن هەر چۆنێک بێ کەلێنێک لەو بوارە پڕ بکەنەوە. بەڵێ مامۆستا باسێک لەوە بکەین کە ئەگەر هات و ئەم ساڵ دووبارە خوێندنگاکان کرانەوانێ باسێک لەوە بکەین کە بەرنامەی قۆناغی دواتر چی بێت بۆ نمونە ئەو خوێندکارانەی لە پۆلی یەکی سەرەتایی با دەرچوو هەژمار کراون ئەچنە پۆلی دوو لە پۆلی دووە پێویستەوانەکان چۆن بێت بۆ ئەوەی کە ئەو زیانەی کە لیان کەوتووە تاویز بکرێتەوە. زۆر ئاسانە مامۆسایەتی کارە پیشەیە وەزیفە نییە فەرمانبەرێکی هاتوو ڕۆشتوو نییە لەبەر ئەوە مامۆستا خۆی توانای ئەوەی هەیە دڵسۆزیەکەی لە ڕادە بەدەرە خۆی بە کوڕی ئەم میلەتە ئەزانێ بەڵام ئێمە کێشەکەمان ئەوەیە حکوومەتەکەمان ناتوانێت وەک پێویست داخوازەکانی مامۆستا و ئەوە کارمەندەکانی پەروەردە و فێرگردن بە شێوەیەکی ڕاست و دروست موچەکانیان باتێ هەیەانە ئەم مامۆستایە مەکتەبەکەی ئەوەتانێت لە تاسلوجە ماڵیانەوە تا لە قڕگە ئێمە بەو پارەیە کە حکوومەت ئەگەر بیا بە مامۆستاکە ناتوانێت وەک پێویست بژێوی ژیانی ڕۆژانەی دابین بکات لەبەر ئەوە کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە ئەگەر هەموو کەرتەکانی کەیش
تۆزێک گیریەکی هەبێ حکوومەتی هەرێم یا وەزارەتی پەروەردە و تەندروستی بەرامبەر بەم دوو گرۆیە ئەبێ لە پێش هەمویانە چارەسەری ئەم وەزع بکە چونکە کە پەروەردە نەما ژیان ئەوەستێت. مامۆستا باسێک لەوە بکەین کە لە ئێستادا خوێندکاران لە ماڵەوەن بە تایبەت خوێندکارانی پۆلیەکی سەرەتایی دایکان و باوکان چۆن فێری ئەم پیتانیان بکەن لە ماڵەوە. ئێمە بەڕاستی ئەم پرسیارێکی زۆر گرنگە. ئێستا پەیمانگاکان هیچیان نابێت دەوام بکرێ. پەیمانگای قۆناغەکانی تر بە ئینگلیزی و عەرەبی و کوردی و فیزیا و کیمیاوە ئەوانیش ناتوانن. منیش تاکە پەیمانگایەکم هەیە بۆ فێربوونی ئەلفوبی کوردی و زمانەوانی منیش ناتوانم خۆم بکەم بە کەپشی فیدا ئەگەر مناڵێکی ئازیزی تۆ هاتە لای من تووشی کۆرۆنا بوو ناڵن مامۆسا ئەمین ئەمە خزمەتێک ئەکاو ئەم مناڵانەی کۆ کردوودە 100 دانە 50 دانە فێری ئەلفوبیانەکە ئەڵێن ئەم ژیان لەم باشترە لەبەر ئەوە منیش وەستاوم پەیمانگا و کانێکیش وەستاون ئەوانش ناتوانن بە شێوەیەکی ڕاست و دروست مناڵەکان بتوانە هاتو چۆبکەن لەبەر ئەوە زۆر جار من هین ئەبم یعنی ئیجبار ئەبم بە ڤایبەر ئەو خانەوادانەی کەوا تەلەفۆنم بۆکەن ئەڵێن مناڵەکەمان ئەو پیتە لەو پیتایە چۆنی فێر بگەین چی لێ بکەین باشە چۆن بکەین مەجبور ئەبم منیش یەکە گنیە و دوان نییە و سیان نییە خۆ مناڵانیش خانەوادەکانی کۆ بنەوە ئەوە عوزەر لە قەباحەت خراپتر هەمویان ئەوانش تووشی کۆرۆنا لەبەرەوە ئێمە ئەبێ کارێ بکەین بە کارێ بکەین سوود بەخشتر بێلەوە. مامۆستا ئەو کارە چییە؟ بۆ نمونە ئەو کارە چیە پێویستە دایکان و باوکان بیکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو حرفانەی کەماوە مناڵەکانیان فێر نەبوون فێریان بکەن. ئەگەر ئەمە ئەلفوبیەکەی باڵدار بواە چونکە دایک و باوکی مناڵەکان ئەویان خوێندووە لە بە ئەلفوبیەکەی باڵدار هەر چۆنێ بێت سەرەتەقەیەکیان لەگەڵاکە باشە؟ ئەوە وەختە بەبەی زەینەبەکە و مێوژی زۆرابەکەی پێودن کاکەیشم شاڵژنی بۆ ئەخوێندنەوە پێ بەڵام ئێستاکیە لەبەر ئەوە ڕێگاکە ڕێگایەکی ترە وەک پێویست دایک و باوک توانایان نییە بەسەر وەرگرتن و وتنەوەی بابەتەکانە بەڵام من پێم باشە خانەوادە ئازیزەکانمان هەر لە قۆناغی بنەڕەتیەوە یەکی سەرەتاییەوە هەتا سەروتر ئەو بابەتانەی کە خوێندویانەتەوە یا ئەوانەی توانایەنەیە پیان بڵێن وایان لێ بکەن کوردواتنی کۆڵی نەبنەوە کۆڵی نەبنەوە هەر چۆنێک بێت ئەگەر بابەتەکانی تازەکان کەنیان خوێندنەوە ئەمانیان بۆ دووپات بکەنەوە بەشک و خوا دەرویە بکاتەوە ئەو بۆشاییە مامۆسای ئازیز پڕێ بکاتەوە بەڵام جارێکی تر ئێمە من ئەیڵێم ئەم مناڵی ئێمە ئێستاکێ بە تایبەتی ئەم سێ چوار مانگی کە کەرەنتینە بوو لە بری ئەوەی بێت ئەم کتێبە دنیای پەروەردە و فێرکردنە ئەم کتێبەی سرودی نیشتیمانیە ئەم کتێبەی چیرۆک و ئۆپەرێتە ئەم کتێبەی شعری پەروەردە یانیان پێ بڵێن و مدبین بوون بە مۆبایلەوە ئەمە من ماڵێک نەچووم یعنی لەبەر ڕێز ئەگینا 5 کەسن هەرێکە مۆبایلێکی بێ و لە سوچەکە دانیشتووە ئەم بۆشاییە سەعاتێ نییە دوان نییە سیان نییە لەبەر ئەوە ئێمە وەک ئەم دەردا بوو بۆ بە لەزگەی جۆنسۆن و لە کۆڵمان نابێتەوە پەنا ئەگرین بەخوا کە نەجاتمان ببێ ئەبێ دایک و باوکیش هەر چۆنێک بێت نەخشەیەک دا بنێن بۆ مناڵەکانیان لەگەڵ ئەوانە ئێمە ئەو پلانە چیەکە پێویستە نەیسەپێنن بەسەریا هەر ئەبێ ئەم بوو کە بارانەی مامۆسا ئەمین بخوێندنەوە نەیسەپێنن بەسەریا ئەبێ هەر ئەمڕۆ 5 لاپەڕان لە ئەم کتێبە لەبەر بکەی ئەمانە وردە وردە خوایگیان
کە کاتێ ویستی هەرچەند لە تەوەرەکە لای عارق ئەمەکە دروستکراوی خوای باشە نەیوێ ویستی کە عارقەکە لە پێشە وتی لە هینە لە شەوە دوایی وتی لە بینی هینەکانە لە بینی نوێژەکانە مەی خۆن و دوای وتی لە شەوە جاوتی ئین الخەمرە والمەیسرە والأزلام ڕجس من عمل الشەیطان فاجتنبوه وردە وردە خواگیان کە ئێمە دروستکراوی ئەوین وردە وردە لە سەرخۆ بۆ ئەوەی چونکە بەو شێوە کاریگەریەی بە زۆر بە مناڵەکانەکە مناڵەکان بەرگەی ئەو زۆر و چەسانەوەیە ناکەن بەلیان یا بە قسەی ناشرین یا بە کار بکەن لەبەر ئەوە مناڵەکان هەرچوانێت دەستیان بکەن من ماچیان بکەن دێرەچیان پێنووسی ئەگەر جوان بوو ماچێکیان بکەن دوو دەران پێنووسی ئەگەرین بوو لە ئامێزیان بگرن وایان لێ مکەن کە ئەوان مۆبایلەکان لە دایک و باوکیان و لە دەرس و دەورەکان خۆشەویستتر بێ. مامۆستاگیان باست لە بەکارهێنانی مۆبایل کرد و ئەو ئایپاد و ئامێرە زیرەکانی کە منداڵان لە ئێستا بەکارێنن تا چەند گرنگە ئەمانش بکرێتە هۆکارێک بۆ فێربوون بۆ نمونە ئەو بەرنامانەی کە هەیە ئەو پیتانەی کە هەیە دایکان و باوکان لە ڕێگەی ئایپادەکانیانەوە مناڵەکانیان فێر بکەن. ئەو بەرنامەیە نەگەیشتە یعنی بیرۆکەیەکی زۆر چاکاوەی جەنابەیەڵی لە وڵاتانی کە پێشکەوتوو کە وڵاتی چین 1,400 ملیۆن زیاترە باشە هەر دەق بۆ قۆناغێک مۆبایلێکیان دروست کردووە ئایپادێکیان دروست کردووە کە لەگەڵ تەمەنی ئەو مناڵەدا بگونجە. چی پێویستە بەرنمەکان لەوێ لە ئایپاد و یاخە لە مۆبایلەکانە لەوێ خەزن کراوە مامۆستا دایک و باوک لەوێ هەمووی خامنی شاندێ و هەمووی چەند بچووکن لە عقڵ ئەوەنە گەورن غەزووی ئاسمانیان کردووە بتوانن ئەوان سوود لەو وینە وەرگن نەک ئەوەی ئێستاکە ڕۆژ بە ڕۆژ بەرنامەی کە دائبەزێ زۆر بە ئاسانی مناڵەکان بە کلیکێک وا لە مناڵەکان نەک هەر ئیسیفادێ بەشک و مێژگەشی تێک ئاها کۆمەڵێ شت بە یوتوب و بە بڵاو ئەبێتەوە ئەمە هی پیاوێکە کە تەمەنی لە 60ەوە بۆ سەرتر بێ بۆ ئەوەی هەزمی ئەم بابەتانە بکە بەڵام تۆ مناڵەگەێنی لێرە فێری و کوشتن و بڕین و دزی و درۆزنی و هێن ئەکات ئەمە هی مناڵ نییە ئەمە هی پەروەردە و فێرکردن نییە بەڵام ئەوەتانێ حکوومەتی ئەرێ هەرێم بە چوارد و دەوریشمانەوە یعنی ناتوانن ئەو بەرنامە ڕێژێ بکەن کە جەنابێ ئەیڵی ئەبێ ئایپاتەکان لە خزمەتکردنی پەروەردە و فێرکردنی مناڵەکاندا بن. مامۆستا وەکو دوامین پرسیارم پێویستە چی بکرێت لە ئێستادا بۆی کە بتوانین بە هەمومان ئەو زیانەی کە بەر خوێندکاران کەوتووە قەرەبووی بکەینەوە. هەرکێ سەرشانی هەمومانە لە وەزارەت و لە سەرپەرشتیار و لە بەڕێوەبەرەتەکانی پەروەردە و لە مامۆستا ئازیزەکان و لە باوکان و دایکانی دڵسۆز و لە کەسانی خەمخۆری ئەم نەتەوەیە هەر هەمویان دەسە جەمعی هەوڵێک بین هەر چۆنێک بێ بتوانین بۆ شایەک لەم دنیای قەیرانی پەروەردە و فێرکردنە بکەینەوە نەڵێن ئێمە پێمان ناکەی خۆ مامۆستانین کەم تا زۆر هەمووان ئەتوانین بتوانین بۆ شایەک کلێنێک خزمەتێک بە مناڵەکانمان بکەین چونکە وەک ئێمە ژیانمان لە دەستدان نەمانتوانین بە درێژایی تەمەنمان بێجگە لە 15 ساڵ و 20 ساڵی پێشومان کە ئەو وەختە خوێندن و نووسین ئێمە بەدوای ناڕائەکان ئێستا خوێندن و نووسین چۆتە بەردەممان ئێمە ناوێت ئەڵێ ئێمە بەرەو پیری ناڕۆین لەبەر ئەوە
ئێمە هەمومان پێویستیمان بەوە هەیە خۆمان چاکەین کە خۆمان چاکردنەوەکانمان چاکرد کردنەوەکانمان چاکرد معنای میلەتەکەمان بەرەو پێشکەوتن و سەرکەوتن دەڕۆ. دەستەکانە خۆش مامۆستاگیان سپاس بۆ ئامادە بوون، سپاس بۆ زانیاریەکانت، بەڵێ سپاس بۆ مامۆستا ئەمین سەپان شاعری دنیای منداڵان و پەروەردەکار کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە، بینەریە بین و دواتر بەردەوام بین. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لە تەوەری دووەماندا باز لە گرنگی کتێبە یادەوەریەکانەکەین لەسەر دەوڵەمەندکردنی مێژوو و ئەمڕۆژ نووسەرێکمان لەلایە کە خاوەنی کتێبێکە باسمان لە کتێبەکەی خۆی بۆ ئەکاو تا چەند گرنگە ئەم جۆرە کتێبانە هەبن بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەی ئەم کتێبانەوە مێژووی کوردی بزانین. هەر بۆ مەبەستەش بەڕێز ئاوات ئەبووبەکر نووسەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانە. کاگاواتگیان سڵاو لێوێ ئەم کاتت باش بێت. بەخێر هاتیت. کاک ئاوات با سەرتا باسێک لەوە بکەین کە ئەم کتێبە یادەوەریانی کە لە ئێستادا هەیە و نووسینیان تا چەند کەرەستەیەکن بۆ مێژوو تا چەند لە ئێستادا بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵکی لە ڕێگەی خوێندنەوەی ئەم کتێبانەوە مێژووی کوردی شارەزا بێت لە هەمان کاتیشدا باسێک لەوە بکەین کە ئایا تا چەند ئەم کتێبانە لە ئێستادا خوێنەریان هەیە. سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود سڵاو بۆ ڕۆحیانەتی هەموو کەسانی کە ئێمەیان پێگەیاندوو ئێمەیان تێگەیاندووە کە بتوانین تاکێکی باش بین بۆ کۆمەلگاکەمان و درود و سڵاو بۆ ڕۆحیانەتی هەموو ئەو کەسە جوانانەی کە فێری ئەلفوبێی کوردیان کردین و دەستیان گرتین تا ئێریان هێناین ئێمەش بین بە تەواوکەری کارەکانی ئەوان. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو کەسانی کە لەگەڵمانە ماندوو بوون هەر لە دایک و برا و هاوڕێ و کەسەکانە و مامۆستاکانمانەوە. کاتێک ئاور لە کۆمەڵگەی کوردی ئەیتەوە لە زۆر شتا لاوازە و لە زۆر شتیشە کۆمەڵی قۆناغی زۆر جوانی بڕیوە و پێویستە ئەو قۆناغە جوانانەی کە بڕاوە دەستخۆشیان لێ بکرێت و ئیشیان بۆ بکرێت بەرەو گەشاوەتر بڕوات. لە هەمان کاتیشە ئەو قۆناغانەی کە ئەو شتانەکەین بە لاوازی ئەزانین وەکو تاکێکم کۆمەلگایە پێویستە ئیشی باشی بۆ بکەین و ئیشی لەسەر بکەین. بۆی لە داهاتووە ئەو مێژووی کە ئەو کەسانی مێژووی ئێمە ئەنووسنەوە جارێکی تر و مێژووی ئەو ماوەی ئەنووسنەوەکە ئێمە تایە ژیاوین ئێمە بتوانین کاریگەریەکمان بوو بێت بۆ ئەوان چۆن باز لە پیرەمێد و لە نزبەدین مەلا و لە قازی و لە کەسە شۆڕش گەڕەکانەکرێت کە بە ژیانێکی تەمەنێکی کەمی خۆیان بەڵام نەمریەکیان دروست کردووە توانیوانە ئێمە بکەن بە قەرزاری خۆیان و سپاس بۆ کۆمەڵی کەسیش کە ئێستا لە سلێمانیا و لە شوێنەکانی تریشە زۆر بەتەنگ نووسینەوەی مێژوو و بەتەنگ نووسینەوەی ئەو بابەتانەوە هەن کە ئێستا لای کەسەکان ماوەتەوە. خۆگەر ئەو کەسانە ئێمە نەچین بە دەمیانە و نەینووسینەوە ڕەنگە پاش ماوەیەک ئەو کەسانە کۆچی دوایی بکەن ئەو چۆنەڵێ گەنجینە جوانەی کە هەیەە لە ئەدەبە لە فۆلکلۆرە لە ژیانی ڕۆژانی خۆیانە تا ئەچێت. ئەگەر سەرنجیش بیت ئەو وڵاتە پێشکەوتوانە لە بچووکترین ڕووداوی بچووکە و لە نوکتەیەکەوە کە خۆمان پێڵێن کاتێکی گاتۆ گەپ ئەمان نووسیوانێتەوە لە هەموو ڕووداوێکە کە بەسەر وڵاتەکان بەستە تاکی کە ئەو کۆمەلگایە هاتۆ نووسیوانێتەوە کاتێککە سەردانی شارەکانەکە یا سەردانی وڵاتەکانەکەی یا لەم پەیجانەیە سەرداری فەیسبوک و ئەوانانەکەی دنیایەک شتی جوانیان هەیە وە گرنگێکی زۆریان داوە هەم بە نووسەریان هەم بە خۆشنووسەکانیان بە شاعیرەکانیان بە ئەدیبەکانیان بەڵام ئێمە تا ڕادێک کەمێک گلەی لە ئەو کەسانەکەن کە لەسەر و خۆمانەوە دەسەڵاتێکیان هەیە زۆر بە گەرموگوڕی ڕوبەڕووی ئەو کەسانە ناڕۆنەوەکە خاوەنی ئەزمونیەکن و دەستخۆشییان لێ بکەن و هاوکاریان بکەن و بەرەو پێشیان بەرن تاشتی جوانتر بێنە پێشەوە. من خۆشبەختانە زۆر سپاسی چاپخانی چوارچرا و کاکامیلی کۆمەڵی خەڵکەکەم کە ئەم بەرهەمەی من و کۆمەڵی بەرهەمی تریشیان گیانوتە ئەوەی کەوا نەوەکانی ئێمە بیخوێننەوە و بەم خوێندنەوەی وانەیەک وەربگرن تەنها ئەوە نبێت بابەتێکە خوێنرێت و بخرێتە لاوە. کاک ئاوات بابزانین کە ئەو کتێبە یادەوەریانی کە لە پێشتر نووسراونەتەوە تا چەند لە ئاستی پێویستدان هەموو کتێبێک کە نووسراوەتەوە لە ڕابردووە بۆ کات و ساتی خۆی شتێکی زۆر باش بووە و ئەو نووسەرەش توانیوێتی کۆمەڵی شت لە فەوتان ڕزگار بکات کە ئێستا ئێمە ئەی خوێنینەوە چ بابەتە مێژوویەکان وەکو چیمدی و یاداشنامە و ژیانی شاعیرەکان و کۆمەڵێک فەرهەنگ کە ئێمە سوودی تایبەتی لێبینین ئەمانە نەیان هێشتوە کاتی خۆیان ئەو زەمەی کە تایە ئاژین بەفی ڕۆ بڕوات هەچیان بینیوە و هەچیان بەرچاو کەوتووە نووسیوانەتەوە. ئێمەش ئێستا ئەوە بووە بە چی بۆ بە گەنجینەیەکی باش بۆ بە فەرهەنگێکی باش بۆ ئێمەی نووسەران و خوێنەران کە بتوانین لەسەر بناغەی کارە جوانەکانی ئەوان و ئێمە باڵەخانەی زمانی کوردی و نووسینی کوردی و ئەدەبیاتی کوردی گەشە پێبین. خۆ ئەگەر ئەوانە نەبوونایە لە پێش ئێمەیە ڕەنگە ئێستا ئێمە بۆ زۆرشت نەمانتوانایە چۆن گەڕانە مەرجەیەکمان نەبووایە بۆ نووسینەکانمان بەڵام ئێمە دەستخۆشیان لێکەین و دوعای خێریان بۆکەین کە ئەو کەسە بەڕێزانە توانیویانە کارێکی جوان بکەن لە تەمەنی خۆیانە
لە نووسینەکانیانە. کاک ئاوات با باسێک لە نووسینەوەی کتێبی یادەوەری بکەین پێویستە ئەم کتێبە چۆن بێت تا لە ئاستی پێویستدا بێت خۆی ئەتوانین بکەین بە دوو بەشەوە کاتێک نووسەرێک هەڵەسێ بە نووسینەوەی یادەوەری بەشی یەکەمیان ئایا ژیاننامەی خۆی و ئەو ژیان و واقعی کە هەیەی تایەتی ئەی نووسێتەوە وەکو یاداشت و بیرەوەریەکانی خۆی یان ئەوە تا ئەم کەسە ئەم نووسەرە کۆمەڵە شتە نووسێتە کە لە کۆمەلگاکە هەیە بۆی ئەم شتانە نەفەوتێت. ساڵانی زوو چاپخانە نەبوو کەسێکی بوو نەس بە دیمەلا و کۆمەڵە خەڵکی تر ئەمانیان هەموو نووسیوەتەوە تا ئەوەی چاپخانە دانرا و میجەرسۆن و پیرەمێرد و حسەی نازم بەگووانە کوچیان کردووە چاپخانیان هێنەتە سلێمانی و لە زۆر شت ئەم دەستنووسانە لە فەوتان ڕزگاریان بووە چونکە چاپخانە شۆڕشێکی ڕۆشنبیریە لە هەچ شارێکە لە هەر شوێنەکە سەرەتا چاپخانە بوو بێت ئەوە سەرچاوی پێشکەوتنی زانست و زانیاری ئەو کۆمەڵگەیە بووە ئەو شارە بووە. خۆشبەختانش کەسانێک هەبوون ماڵی خۆیان قسۆتە ڕەهنەوە بۆی بتوانن پەڕەیەک لە ڕۆژنامەی ژین لە شوێنێک دەربکەن. ئەمانە عزیێتێکی زۆریان کێشاو کە توانیوانە بیرەوەرەکانی هەم شار بنووسنەوە هەم بیرەوەرەکانی خۆیان بنووسنەوە هەم باس گرنگی بۆ کەسایەتیانە بن کە لە شارە یا لە سەر ئاستی زمانی کوردیە جێدەستیان دیار بووە. ئەوانە ئەتوانین بڵێن کە کردمان بە دوو بەشەوە خەڵکەکانیش کە خوێنەریەتی ئەتوانێت خۆی پۆلیان کات. ئێسامە کەسانێکمانێت تەنها بیرەوەری کەسەکانە خوێنێتەوە ئایا لە شار بوو بێ یا لە شاخ بوو بێت. کەسانێکی ترمان هەیە تەنها ئەو مێژوانە ئەخوێنێتەوە کە بەسەر کووردا هاتەوە بۆی بتوانێت سوودێکی لێ ببینێت و بتوانێت چەند لاپەڕێکی بۆ نەوەی داهاتوو لێ بنووسێت. ئەمە وەڵامی پرسیارەکە بەڵێ. کاگاوت با بزانین کە لە ئێستادا تا چەند گرنگی درا بەم جۆرە کتێبانە تا چەند کار کراوە بۆ ئەوەی کە ئەم جۆرە کتێبانە زۆر بن یاخود نووسری ئەم جۆرە کتێبانەمان زۆر بێ بۆ ئەوەی کە مێژووی نەتەوەی کوردی نەفەوتێت. دەستە خۆش بێ خۆی نووسینەوەی ئەم کتێبانە ئەرکێکی ناڕەحەتە هەم بۆ نووسەرەکە لە هەمان کاتیشە ئەوەی کەوا زۆر لە نووسەرەکانمان ئەڕوخێنێت بەدەمەوە نەچوونی دەستگای چاپەکانە لە هەمان کاتیشە ئەوەی کە ئێستا زۆر زۆر کۆمەڵگەی کوردی پەرێشان کردووە نەک کوردی دەتوان بڵێ هەندێک شوێنی تریش گرنگی نەدان بە خوێندنەوەی و ڕووکردنە دنیای فەیسبوک و ئەنتەرنێت و ئەم شتانە. ڕاستە فەیسبوک و ئەنتەرنێت و ئەمانە بەهایەکی تایبەتی خۆی هەیە و تۆ کۆمەڵی معلوماتی سەرپێی لی دەزەکێت بەڵام وەکو ئەوە نییە تۆ کتێبێکە بێت بیخوێنی تۆ جۆختەی ویستت دەستی بیت و بیخوێنیتەوە و کۆمەڵی زانیاری پێبەخشە بی ئەو هیچ منەتێکی بەسەرا بکات کاتێکە من معلوماتێک بە جەنابە دەبەخشم تۆ هەست ڕۆژێک بێت ئەڵێم تەلەبی خۆم بووە یا ئەفلانشت بووە بەڵام کتێبەکە ئەو منەتەوە بەسەرا ناکات هەست کاتی ویستت ئەی خوێنیتەوە دای ئەنیتەوە. بەڵام دنیای پێشکەوتنی ئێستا ئەمڕۆوای لێ کردووەکەوا کەسەکان نەتوان زۆر ڕوبەڕووی کتێبەکان ببنەوە یان ئەوە تا ئەو کەسانێکی ئێستا لە کۆمەلگایان توانای گیرفانێکی وایە نیە ئەم کتێبانە بکڕن و بیخوێنەوە. بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵی ناوەند لە سلێمانیا و لە شوێنەکانی تریشە هەیە کە کتێبەکان بە ئیستیعارەیە و کتێبخانەی گشتی و کتێبخانە ناوەندەکانی بنکەی ژین و ئەمانەمان هەیە. بەڵام ئێستاش هەر لە ئاستی ئەوە نییە کاتێک سەیرەکەی ساڵانێ بۆ خەڵک بەدوا کتێبە ڕایە کرد کاتێک کتێبێک دەرئەچوو هەچی خەڵک بە تامەزروی و خواخۆی بیخوێنێتەوە. بەڵام بەداخەوە ئێستا خەڵکەکانی ئێمە و گەنجەکانی ئێمە بەدوا کتێبە ناڕۆن بەدوا دەفتەرا ڕۆن بەداخەوە. کاک ئاوت با بزانین کە لە ئێستادا باسێک لە خوێنەرانی ئەم جۆرە کتێبانت کرد کە بەداخەوە خوێنەریان نییە باسێک لەوە بکەین کە تا چەند حکوومەت لایانی پەیوەندیدار گرنگیان داوە بۆ کەسانی کە ئەم کتێبانە ئەنووسنەوە یاخود تا چەند هاوکاریان کردوون بۆ ئەوەی کە بتوانن کتێبەکان بە باشترین شێوە بنووسنەوە. ئەمیش توانین بکەین بە دوو بەشەوە بەشێکیان لایانی پەیوەندیداری حکوومەتە کە ئەتوانین بڵێن بە ئاستێکی زۆر لاواز گرنگی بە نووسەرەکان ئەیات کە کتێبەکانیان بۆ وەربگرێت و پیاچونەی بۆ بکات و بۆیان چاپ بکات. لایەنێکی تریشان ئەو دەستگای چاپ و خێرخوازی و کۆمەڵی خەڵکی تریشن کە چاکی مەمەردانیان کردو بەلایە دەستگیرۆی کۆمەڵی کەسی وەکو ئێمە ئەکەن کە بە ڕوویەکی خۆشەوە کتێبەکانی ئێمە وەرەگرن پیاچونەی بۆ ئەکەن چاپی ئەکەن بە شعرێکی بە نرخێکی زۆر گونجاو ئەیخەنە بازاڕەوە بۆی خەڵکێکی باش ئیسفادەی لێ بکات. خۆزگە ئەوەی کە لە ساڵانی ڕابردۆ کاتی حکوومەتی ڕابردووە ئەکرا ئەم هەموو کتێبە چاپ ئەکرا و شتێکی جوان و دانسخە بوو ئێستا دەستگاکانی کتێبخان و چاپەمەنیەکانی ئەهلی با بڵین غێری حکومی هەڵەسن بەم ئیشا ئەگەر چی نووسەر لێرە ئامانجی تەنها و خۆم و کۆمەڵی نووسەری تریش ئامازمان ئەوەی تەنها بەرهەمەکەمان خەڵکێک بیخوێنێتەوە دەستی بکەوێت ئامازمان
بە خۆشمەوە خەڵکێکی تریشەوە ئاماژمان ئەوە نییە کەەوە لایەنێکی مادیمان دەست بکەوێت ئەگەر چی ئێمە دەستیشمان بکەوێت بۆ بەرهەمێکی تر بەکاری ئەهێنینەوە بەڵام خۆشببختانە ئەو چاپە مەنیوشتانە توانیوانە کتێبەکانی ژوەر بگرن و ئیشی جوانیشی بۆ بکەن و لە ئاستێکی باشیش و لە هەم لە سلێمانش هەم لە دەروی سلێمانی کتێبەکان بە شێوازێکی جوان و دیزایانێکی جوان چاپ بکەن. کاکاوت ئەی پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانین زیاتر گرنگی بدرێت بەم زۆرە کتێبانە؟ حکومەت دەتوانێت دەستگیرۆیەکی باش لە ڕێ وەزارەتی ڕۆشنبیریەوە بە خەڵک بکات و بۆ نووسەرانە بکات و لیژنە پێک بهێنرێت ئەوەی کەوا کتێبێکی هەیە بابەتێکی جوانی هەیە چۆن ئەڵێ لیژنێ ئەم لیژنەیە لەوە سەر ئاستی وەزارەتە هەڵسەنگانی بۆم کتێبە بکەن گەشتە ئەو قەناعەتی ئەم کتێبە باشە ئیشی چاپی بۆ بکرێت نەک تەنها کتێبیش ئێستامە کۆمەڵی لایەنی ترکە لایەنی ڕۆشنبیری ئەم شارێ فەرامۆش کرا وەکو شان و وەکو مۆسیقا وەکو شێوەکارەکان وەک کۆمەڵی خەڵکی ترکە گەنجی ئەم شارە لە ڕابردووە تامەزرۆ بوو بووی بەڵام ئەتر ئەمە وەکو حکومەت ئەتوانێت ئەم ئیشە بکات و دەنگی ئێمەش و دەنگی کۆمەڵی نووسەری بگاتە ئاستی ئەوان با کتێبەکانی ئێمە چاپ بکرێت با نووسینەکانی ئێمە چاپ بکرێت خەڵکێکە بیخوێنێتەوە خۆ ئەگەر لە ڕابردووە پیرەمێرد ئەو ژین و ژیانی دەرنەکردایە و کۆمەڵی کتێبی نووسری وەختی خۆی چاپ نەکردایە ئێستا ئێمە هیچ شینێکمان نەبوو شارەزایەک و هیچ ژێرخانێکی ڕۆشنبیریمان نەبوو و ڕەنگە لە دوای ئێمەش کۆمەڵ خەڵکی ترێتە پێشەوە پێویستە شارەزایەک و بەرچاوڕوونێکی هەبێت کە ئێمە لە ساڵی 1970ەوە بۆ ساڵی 2025 و 20 کە زیاتریش ئەڕات ئێمە چیمان کردووە بۆی بە ژێرخانێکی پەروەردەیش بۆ ئەو کاکاوت باواسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە لە ناو کتێبخانەکان بەشێکی تایبەت هەبێ بە کتێبی یادەوەریەکان یاخود کتێبخانێکی تایبەت هەبێ بە کتێبی یادەوەری بۆ ئەوی کە خوێنرانی کە حەز بە خوێندنەوەی ئەکەن زیاتر گرنگی پێ بدەن و بە شێوەیەکی ئاسان دەستیان بکەوێت. خۆی ساڵان لە ئاستی زانکۆ و پەیمانگاکانە بەحسە نووسرا یا بڵێن کۆمەڵێک مامۆستای دڵسۆز داوای لە قوتابیەکانەکرد کە بچن لە بوارێکە شتێک بخوێن یا شتێک بنووسنەوە. ئەمە وایە کرد ئەو کەسانە بەدوا بۆکو پۆلیانکردنێک بەدوا ئەو بابەتە بڕۆنکە خۆیان پێویستیان پێیەتی. ئێستا لە زۆربەی کتێبخانەکان لە هەموو کتێبخانەکانی خۆمانە بڵێنەوەی کە زیاتر سەر بە حکوومەتە ئەمانە چی کراوە پۆلیان کراوە لانی مێژوو جیای و کەسایەتی جیای و مێژوو جیایە و ئەدەبیات جیای و ئەمانە بەڵام زۆر لە کەسەکانی تریشمان بڵێن وەکو نووسەرەکان کە کتێبخانێکی بچوو یا گەورەی هەیە لە ماڵەوە بە هەمان شێو ئەم پۆلیۆنکاریی کردووە بۆ کتێبەکانی بەڵام تر هەموو خوێندنەوەی یادەوەریەک خوێندنەوەی هەر کەسایەتیەک ئەبێت تۆ ئەو کەسێک هەڵەسێ بە خوێندنەوەی ئەو کتێبە بزانێت چه حەزێکی بۆی هەیە. ئێستا ڕۆژگارێک من ڕەنگە 20 کتێبم لەسەر ئەنفال خوێند بێتەوە ڕەنگە کوڕەکەی من حەزی لە مۆزوعانەی بیخوێندەوە ڕەنگە زیاتر حەزی لە ئەدەبیات بیا حەزی لە بابەتێکی علمی بێت زانستی بێت کەواتە کەسایەتەکان چیە گرن دابەشەکەمە پێی ئەو هەم کارەکەیان هەم خۆشەویستیشان بۆ ئیشەکە. تێکەڵاوبوونی ئەم کتێبان لەگەڵ کتێبەکانی تر وای لێ نەکردووە کە خوێنەریان کەمتر ببێتەوە؟ نا هەر شتە و هێنی خۆی هەیە هەر کەسە مەجالێک لە مەجای خۆی ئیشەکە چۆن کاتێک تۆ ڕۆکەیتە زانکۆ کۆمەڵی بەشی تایە بەشی مێژوو بەشی جوڵافی بەشی دەروونزانی ئەمانە ئەم قوتابیانە لەو ئاستەی خۆیان ئەچن ئەو کتێبە ئەخوێنەوە کەواتە کەسەکانیش کە دوایی دەرەچن یا لە ژێدەستی ئەم مامۆستایانە پەروەردابن باگراوندی ئەم مامۆستایە تەئسیر چییە کات کاریگەریە سە قوتابیەکە بێ قوتابیەتی ئەو بەشە خوێنێتەوە خۆم نەگەر مامۆستای کۆمەڵایەتیم بەهێز نەبووە ڕەنگە ئێستا لە مێژووە زۆر تااقەتم نەبووە بەڵام ئەو توانە مێژوویەکی ئێستا ئیشی لەسەرەکەم هەم بۆ کەسایەتەکانی ناو شار و هەم بۆ ئەو ڕووداوانی کە ئێستا لە شاری سلێمانی ڕۆیات باگراوندەکەی گەرتە بۆچی بۆ مامۆستای مێژوەکەم کە کاتی خۆی زۆر گرنگی پێوم من دایکم باوکم مامۆستا نەبوون بەڵام ئێستا خۆ مامۆستا بکەواتە مامۆستاکە مامۆستا بووە. کاک ئاوات با باسێک لە کتێبەکەی بەڕێزت بکەین بزانین ئەسرینەکانی سەدەی 20م باس لە چی ئەکات وە چۆن هەوڵت داوا بینووسیتەوە؟ زۆر باش من سپاس بۆ خۆی گەورە و سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە بە منەوە ماندوو بوون من تا ئێستا 21 بەرهەمن چاپ کراوە توانیمە لە هەج بوارێکە کە کتێبخانەی کوردی پێویستی پێی بێت من ئیشم تیا کردووە و هیواداریشم بتوانم زیاتر بنووسم زیاتر کار بکەم. من ساڵی 2003 لە یەکێک لە کەناڵەکانە بان کرام ڕووداوێکی واقعیم ژێڕایەوە ئەتر دوای ماوەیەک ئەو کەسە کاک فاتیح بوو ئێستا لە بەشی پزیشکیە لە خەسخانە وتی مامۆساوەدیمە حەزەکەین ئەو چیرۆکەمان بیتی و ئەمان و ئیشی چاپی بۆ بکەین بیرۆکی ئەم قسەی ئەم مامۆستا کاک فاتیح بوو بەچی بۆ من
بوو بە شتێکی جوانتم جا بۆ بیەم بەوان باخۆم بینوسمەوە ئەترەوە بە کۆمەڵێک چیرۆکی واقعی ترم کۆ کردەوە لە مولە و سیرم کرد ئەم کۆمەلگەی خۆمان لە هەژلایەکەەوە بیگریشتی زۆر جوانی تایە هەم لە دایک و باوکمانەوە هەم لە کەسە بە تەمەنەکانەوە هەم لەو کەسانێکی ئێستاش لە بازارە ئەژین و کارەکەن هەر یەکەی بیگری کۆمەڵشتی جوانی لایە من هاتم ئەمەم نووسیەوە زیاد لە 20 چیرۆک ئەبوو یەک دوانێکیان تەرجمە بوو سیانیان تەرجمە بوو بەڵام دەرسی تیا بوو یەکێک لە ئامانجەکانی ئەسرینەکانی سەدەی بیستەم من دوو کتێبمان هەبوو لە سلێمانیا دەستی پەروەردگار مامۆسا حەبیب تەمەنی درێژ بێن تەرجمەی کردبوو لەگەڵ مامۆسا حەسەن پێنجوونی سەری بێ ڕۆژێ خاکایە تەنها ئەم دوو کتێبە من هەوڵەما چی بکەم بم بە سێهەم کەس لەم بوارەیە توانیم ئەوەی کە من ئەینووسم جیاواز بێ لەو ڕەوتی ئەو دوو کتێبی ئەوان کەسەکە لێرەیە یا بن ئەو ڕووداوی کە لێرەیە هاتوو ئەو کەسە ڕەنگە تووشی لادانە یا تووشی ناڕەحەتیە سەغڵەتێک بوو بێت بەڵام لە ڕێی هاوڕێیەکی باشیەوە یا لە ڕێی کەسێکی باش یا لە ڕێی دیمەنیەکەوە ئەم کەسە بۆتەوە لە کەوتنەوە هەستاوەتەوە ئیشی کردوێتەوە کاری کردوێتەوە بۆتەوە داکێکی باشی کۆمەلگا کاکەواتە بێ بزانم کە وەرگرتن و زانیاری کۆکردنەوە لەسەر ئەم ڕووداوانە تا چەند بۆ تۆ قورس بووە خۆی هەموو کارێکە دەستی ئەیتێ لە سەرەتاوە زۆر قورسە و لە سەرەتاش ڕەنگە کۆمەڵی خەڵک هاندەرت بە بەلانی چاکە و ڕەنگە کۆمەڵی خەڵکیش هاندەرێ بەلانی ڕوخاندنە ئەتە تۆ لەو کاتەیە ئەو ئامانجەی بۆ خۆت دادناوە ئەبێ جوێنیتەوە کەسانی کە ئەدەڵخێنن و هاوکاری ئەو کەسانەش بکە هاندێن ئەمە واد لێکە کە تۆ بەرەو پێشەوە بڕیت هەموو کارێکیش هەموو نووسینێکیش هەموو داهێنانێکیش کە تۆ لە کۆمەلگایە ئەیبینیت لە سەرەتا قورسە کەم تا زۆر بەرهەڵستی کار دەبێت بەڵام ئەوی ئاستەنگە بۆ تۆ جاری وایە تۆ ئەدێ ئەم هەنگاو بنی بۆم ئیشە کەرەسە خاوەکەت کەمە تام کەرەسە خاوە دەزەکەوێ ماندوو ئەبیت کە ماندوو ژەبی نابێ چۆن هەڵێتر پاڵی لێ بیت و بیتە نیهایەت و کۆتایی ئەبێت چی بکە بێ کاری بەرەو پێشتر بکەیت منەوە کەسانی کە بە منیانەوە پێویست ناکات و عزت کێشی ئەمە هیچ نیە و چەندها کەسی وەکو تۆ میشی کرد وازیێنەوە منیان سار دەکردەوە بەڵام پاشمە کە بەرگی یەکەم دەرچوو بەرگی دوم سەرمەوە کەسانە خۆیان بە دوام کتێبی من ئاگەڕان من بە شانازیشەوە زۆر سپاسیان دەکەم کە ئەوان دوایی بوون بە کەسێکی باش و وە کۆمەڵی ڕووداوی باشیان بۆ باس کردم و اینجا ئەم ڕووداوانە تەنها ئەو نێت و بە شتێکی سادە بیژێڕیتەوە ئەبێت وای لێ بکەیتەوە ئەو خوێنەرە ئەی خوێنێتەوە زەوقێکی تایبەتی لێ هەبێت ئەم خوێنەرەی کە هەڵەسێ بەم ئیشە و مەسرفێکا پارێک لە دەمی خۆی ئەگرێتەوە یا بەم کتێبە ئەبێ ئەم کتێبە وای لێ بکەم کەسە گۆڕانکاریە خۆی دروست بکات خۆگە تۆ کتێبێکت خوێندەوە و هیچ گۆڕانکارێکی تیا دروست نەکردیت کاتە نەخوێنیم کتێبە باشترە اینجا ساڵانی زۆیان بۆ کتێب لە میسر ئیشی بۆ کرێت لە لوبنان چابە کرێت لە عێراق خوێنرێتەوە یعنی عێراق خوێنەرێکی باشی هەیە بەشی کوردستانی بەشێک بوو لە خوێنەرانە بەڵام ئەبێ ئێستا ئێمە ئیش لەسەر چی بکەین خوێنەرێکی باشتر دروستکەین بۆ داهاتوومان بەترم کەرەسانش بەشی خۆی مادووبوون هەیە تا دەزەکەوێت دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاوات ئەبووبەکر و سەرکا بەشێکی ڕاستە و خۆل لامان بوو بەڵێ ئازیزانم ناوبڕێکی کورت و دواتر بەردەوامە بی ڤایرۆسی کۆڕۆنا چۆن دەگوازرێتەوە هەروەها چۆن خۆمانی لێ بپارێزین کۆڤید-19 نەخۆشیەکی پەتاییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێی ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توشبوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن دڵۆپەکان کێشان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەککەوتنی نزیکە تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو دەستەکان بەرکەوتیان لەگە ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆڕۆنا بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان لووت دەم لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە بە نوشتانەوەی ئانیشک یاخود بەکارهێنانی کلێنکس
ئەگەر کلنگسێک بەکارهێنرا دەست بەجێ فڕیدا تەنەکەی خاشاکێکی داخراوە. باشترین ڕێگا بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بریتیە لە دەستەکانت پاک بکەیتەوە بە لەخشاندنی ئەلکۆهۆل یاخود ئاو سابوون. ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر دەستت بوو ئەوە لە ناوی دەبات. تەندروست بمێنەوە و ڕێگر بە لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا باز لەوە دەکەین کە نەخۆشی کۆرۆنا تا چەند کاریگەری کردوتە سەر کێڵگە پەلەوەریەکان لەمان کاتیشدا باز لەوە دەکەین کە لیژنەکانی قایمقامێت چۆن چاودێری کێڵگە پەلەوەریەکانەکەن چۆن چاودێری نرخەکانیشیانەکان هەر بەوە مەبەستەش بەڕێز نازم عەبدوڵڵا جاف جێگیری سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی باشەوەیکی ڕاستەوخۆ لامانە. کاک نازم سڵاو لێوێ ئەم کاتت باش بێت. زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ بینەرانی ئازیز. سپاس دەکەم بەخێراتیت. کاک نازم با سەرتا باسێک لەوە بکەین کە نەخۆشی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە لەسەر کێڵگە پەلەوەریەکان. دووبارە بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ بینەرانی گەلی کوردستان. لە ڕاستیدا لە سەرەتای کۆرۆناوە نێزیکەی 6 ملیار بۆ 7 ملیار دینار زەرەت بەر خاوەن چێلگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان کەوت. لەبەرەوەی هۆکارەکەی ئەوە بوو کە زۆربەی دوکانەکانی هەرێمی کوردستان داخرا مریشک لەناو هۆڵەکان مایەوە. لە هەمان کاتدا چیلۆی 2200 دینار لەسەر خۆمان تەواو بوو. ئەو کات ئەماندایەوە بە 1250 تا 1550وانە. بڵێن با بزانین کە چاودێریەکانی لیژنەکانی قایمقامێت چۆنن لە ئێستادا بۆ ئەو کێڵگە پەلەوەریانە. خۆی لیژنەی قایمقامی سلەیمانی منەمە لێرە زۆر سپاسی بەڕێز قایمقامی سلەیمانی بکەم. بە هیچ شێوەیەک نەک لەم هەر کەرتەی ئێمەدا لە هیچ کەرتێکیدا درێغی نەکردووە. پیاوێکی بەتوانایە لیژنەکانی بۆ خۆی سەرپەرشتیەکە لیژنەکانی بەڵێ لە پێش کۆرۆناکەوە هەفتەی جارێک سەردانی پرۆژەکانیە کرد بەڵام ئێستا گیر و گرفت پەیدا بۆ جەناب دەزانین لە ناو بازاریش بەهۆی کۆرۆناوە مەشغوڵن. ئێستا لەوانەیە بڵم لە مانگێکدا دوو کەڕەت یان کەڕەتێک ئەتوانن سەردانی خاوەن پرۆژەکان بکەن و لێکۆڵینەوە و لێپرسینەوە لەو کەسانە بکەن کە نایاساییەکەن. بەڵێ کاک نازم با بزانین کە چەند لیژنە ئامادە کراوە بۆ ئەوەی کە چاودێری بکەن لە ڕووی کێڵگە پەلەوەریەکان. خۆی لیژنەی قایمقامە دکتۆری ڤەیتەرنەریان لەگەڵا چاودێری بازرگانیان لەگەڵا ئەمانە لیژنێکی زۆر تند و تۆڵن. من لێرە سپاسیانەکەم دەستخۆشیان لەکەم و هیوادارم لە کارەکانیان بەردەوام بن. بەو هیواین. کاک نازم با باسێک لەوە بکەین کە لە ڕووی تەندروستیەوە چۆن پشکنین بۆ ئەو پەلەوەرانە ئەکرێت چۆن ئەزانن کە گۆشتەکان شیاوە بۆ خواردن. ئێمە لە سەرەتای جوچک ئەگەر جوچکەکەینە ناو هۆڵەکانمانەوەتە هۆڵی دەواجینەکانمان معاملاتی سامانی ئاژەڵی بۆکەین ئەو معاملاتە ئەڕوا بۆ ڤەیتەرنەری سلەیمانی. من لێرەوە دەستخۆشی لە هەم لە سامانی ئاژەڵ هەم لە ڤەیتەرنەری سلەیمانی یەکەم بەڕاستی بە تایبەتی لە دکتۆرەکانیان لە هەمان کاتدا لە کاتی فرۆشتندا تۆ ئەچی معاملات دەکەی لە ڤەیتەرنەری سلەیمانیەوە دکتۆری ڤەیتەرنەری دێ پشکنین بۆ ئەو مریشکە ئەکە ئەنجا ئەیکەیتە بازارەوە تا دکتۆری ڤەیتەرنەری پشکنینی بۆ نەکە بە هیچ شێوەیەک نایکەیتە بازارەوە. کاک نازم با باسێک لەوە بکەین کە لە ئێستادا باست لەوە کرد کە نەخۆشی بڵاو بۆتۆ لە ناو کێڵگە پەلەوەریەکان. ئەمە بزانن کە ئەم نەخۆشیانە چییە و تا چەند ئێوە هەوڵتانداوە کەم نەخۆشیانە چارەسەر بکرێت. زۆر بەداخەوە ئایبیە نیوکاستڵە گەمبۆرۆیە ئەمە نەک هەر لە پارێزگای سلەیمانی هەموو هەرێمی کوردستان و هەموو عێراقی گرتوتەوە. ئێستا من ئەم شۆ قسەم لەگەڵ جێگری سەرۆکی کۆمەڵی دهۆک کرد ئەوەڵە زیاتر لە 3 ملیۆن جوچک و مریشک لە دهۆک لە ناو چووە کە پرۆژەکانیان بە ڕۆبێکی پرۆژەی پارێزگای سلەیمانی نابێت 296 پرۆژەیان هەیە. قسەم لەگەڵ سەرۆکی کۆمەڵی چێلگە پەلەوەریەکانی هەولێر کرد ئەویش مەزندەیەکە بە 3 ملیۆن بەس من دڵنیام زیاتر لە 3 ملیۆن بە حکمی ئەوەی لە سنووری پارێزگای سلەیمانی بە هەڵەبجە و گەرمیان و ئیداری ڕاپەڕینەوە ئێمە نێزیکەی 950 هۆڵ بۆ 900 هۆڵمان هەیە لەوانەیە بڵم بەقەدی هەولێر و دهۆکە بێ لەوانەیە ئەم زەرەد و زیانانە یان ئەم منارەوە بووی جوچک و مریشکە سنووری پارێزگای سلەیمانی زیاتری بەرکەوت یعنی مەزندە ئەکرێت لە سنووری پارێزگای سلەیمانی بە هەڵەبجە و گەرمیان و ئیداری ڕاپەڕینەوە بگاتە 4 ملیۆن و بۆ 5 ملیۆن مریشک و جوچک. بەڵام ئێمە هۆکار و سەبەبەکەشی ئەژێڕینەوە بۆ دووشت
بەداخەوە ڤاکسێن ئێمە لوقاعاتی پێڵین نابێ هیچ دکتۆرێکی بازرگان هیچ کەسێکی بازرگان معاملاتی پێوە بکە جگەر لە حکومەت حکومەتی هەرێمی کوردستانیش نابێ ئیتر هیچ کە بایەغبا بە نەوتی ڕەش دەرکەوتووە نەوتیش گرنگیەکی ئەوتۆی نەماوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من لەم کەرتەی ئێمەوە دڵنیایە دەم بە حکومەتی هەرێمی کوردستان ئەگە بێت و بۆ خۆی لوقاعات لە وڵاتێکی محتەبەر ینی لە وڵاتێکی پێکرا و لە شەریکێکی محتەبەر بیکڕێتەوە بیداتەوە بە ڤەیتەرنەریەکان لە ڕێگای ڤەیتەرنەریەکانەوە بە ئێمەی بفرۆشێتەوە نەک بە بەلاش بە دڵنیایەوە پێ دەڵم هەموو ساڵە 600 دەفتەر دۆلاری دەزەکەی حکومەتی هەرێمی کوردستان باشە مە هەر لەم کەرتی ئێمەدا دەیان کەرتی وەک ئەوەی ئێمەیتیایە لە هەرێمی کوردستان ئەتوانێت ڕاستەوخۆ بۆ خۆی معاملات کە دووبارە یەکەمەوە لوقاعا شتێکی خەتەرە نابێت کەسی بازرگان نابێت دکتۆری بازرگان معاملاتی پێوە بکات لە هەموو وڵاتێکی دنیا داوایە جگەر لە حکومەت بۆ خۆی ئەمە پارێکی باش بۆ حکومەت دەزەکەوێت بۆ ئێمەش ئەمینترە بێت تۆ سەرچاوەکە دیارە یەک نەوع واکسێنیانی یەک نەوع لوقاعات بەکاردێنی لە هەموو هەرێمی کوردستاندا لەوانەیە نەخۆشیشت کەمتر بێ بەڵام ێستا لە هەولێر لە سلەیمانی لە دووەک لەوانەیە 100 نوع ڤاکسێن لوقاعاتە بێ بەداخەوە نەخۆشیەکان زیاد شتێکی تریژ ئەیجێرمەوە بۆ هێلکەی تروکاندن لەوانەیە لە وڵاتێکی دراوسێەوە هێلکێکمان بوات پێ چاوی بە هەرێمی کوردستان هەڵنەیە ئەو هێلکە نەخۆشی لەگەڵ بێ هەموو هەرێمی کوردستان و بەرەو عێراقیش ڕۆژ بێ هەموو عێراقیشی تووشی نەخۆشی کرد بێ. کاک نازم با باسێک لەوە بکەین کە ئایا ئەبێت کێڵگە پەلەوەریەکان چۆن بن بۆ ئەوەی کە بۆ بەخێوکردنی ئەم پەلەوەرانە شیاو بن. زانی چۆنە ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلەیمانی جووسکو و مریشکی خۆمان بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەرنەری بەخێوەکەین ئەیکەینە بازارەوە هیچ شک و گومانێکی تیانە بگرن لە وڵاتە ئیسلامیەکانیش باوەڕتە بە ئەم مریشکی ئێمە تەندروسترە ئەتوانن ئێوە لە دکتۆری ڤەیتەرنەریش بپرسن چی شتێک باشە چی شتێک ڕێکاری یاسایە تەندروستیە ئێمە ئەیگرینە بەر و ئەشیدەین بە مریشکەکان. کاک نازم با باسێک لەوە بکەین کە لە ڕووی ساردی و گەرمی تا چەند لەبەر چاو گیراوە لە ناو کێڵگە پەلەوەرەکان ئەمە بێتە هۆکاریەوەی کە زیان بە پەلەوەرەکان بگەین خۆی جووسکو و مریشک دەرەجەی حرارەی خۆی هەیە تۆ بڵێن لە یەکەم ڕۆژەوە ئەگە بۆ دێبێت دەرەجەی ئەو جووسکە 32 تا 34 بێ ئیتر هەفتەی دەرەجێکی دا ئەبەزێنی وردە و لەگە تەمەنەکەی چۆ سەر دەرەجەکە زیاتر دا ئەبەزینەوە پێی دەرەجەی حرارەیە ئەڕوا لەگەڵ تەمەن و ڕۆژی مریشکەکەت. کاک نازم باسێک لەوە بکەین کە کێڵگەی مۆدێرن هەیە بێگومان هەموو ئەو فاکتەرانی تایە کە باشن بۆ بەخێوکردنی پەلەوەرەکان ئەمە بزانام کە تا چەند لە هەرێمی کوردستان ئەم کێڵگانە بوونیان هەیە تا چەند هەوڵدراوە بۆ ئەوەی کە ئەو کێڵگانەی کە هەمانە بکرێتە شێوازی ئەو کێڵگانە بۆ ئەوی کە بتوانن بە شێوەیەکی باشتر پەلەوەرەکانی تێدا بەخێو بکەن. ئەزانی چۆنە بەڕێزم ئێستا ئەم کێڵگە پەلەوەریانەی کە ئەوانەی جەمەلۆن واتە سەندەیسپەناڵن هەمووی مۆدێرنە هەمووی بە شێوەیەکی ستانداری نێودەوڵەتی دروست کراوە هەموو شتەکانی ئەو کێڵگانی لە هەرێمی کوردستانن مۆدێرنن. بەڵێ ئەوانە ئەتوانم بڵم لە 190 مۆدێرنە ئەوچ لە هەموو هەرێمی کوردستاندا لەبەروی ئێستا پرۆژەی کۆنەکان واتە ئەو کاتی چیمەنتۆ بلۆک و ئەو شتانە بۆ خەڵک ئێستا زۆر بەکاری نایەنێت. کاک نازم با باسێک لە نرخی پەلەوەرەکان بکەین ئەمە باسێک لەوە بکەین کە هۆکاری چییە لە ڕۆژێک بۆ ڕۆژێکی تر نرخەکان ئەگۆڕێت لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئەگۆڕێت هۆکاری ئەمە چییە؟ بەڕێز لەوانەیە بزانی من لەم شاشە جوانی گەلی کوردستانەوە چەندین جار داوام کردو حکومەتی هەرێمی کوردستان بابێتە سەرخەت نرخمان بۆ دیاریکە ئێمە ئەڵین 1 کیلۆمریشک 2100 دینار لەسەر ئێماکەوێ بابێ بازارێکمان بۆ دروستکانە ئێمە هەموو ڕۆژە لە زەرە دووزیان دابینە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گران بێ من بەدایان جار لەم شاشە جوانەیە و لە کەناڵەکانی تریش وتومە ئێمە حەزەکەین حکومەتی هەرێمی کوردستان زیاتر لە ئێمە خەمی هاوڵاتیانی خۆی بێ بابێت تێچوون کەم کاتەوە بیکە بە 500 دینار کیلۆمریشک بۆ ئێمە هەروە خۆیەتی ئێمە یەک کێشە و گرفتمان نیە لەگەڵ نرخی بەڵام زۆر جار کە نرخ بەرزە بێتەوە ینی بێت جاری وایە خاوەن پرۆژە ئەوەندە تووشی زەرە دوو زیانە بێ بڵێن ڕقی هەڵەستێ هۆڵەکەی داخا لە 170 بۆ 80 هۆڵەکان تی ناکەن لە نەکایەک 20 ڕۆژ 15 ڕۆژ مریشک بەرزە بێتەوە دیسان جوچکەکەنەوە ناو هۆڵەکانیان دیسان نرخەکە دا ئەبەزێتەوە. کاک نازم با باسێک لەوە بکەین کە لە بۆنەکانە بینیت زۆر نرخەکانیان بەرزە بێتەوە بە تایبەت کە ئێستایتە بەرەو جەژنی قوربانە ڕۆی وای لێت کە هاوڵاتیان لە توانایاندا نابێت بیکڕن. ئەزانی چۆنە ئێمە حەز ناکەین مریشک لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران بێ بە هیچ شێوەیەک دڵنیا بەلەوەی ئەمە لە هزار شوێنیش من وتومە لە سایت و لە تەلەڤیزۆ وەک تۆزێکی تر لە پێشەستا بە بەڕێستم وت
بەڵام ئەمە هۆکارەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بێ پلاندانێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بێ نرخ ڕێکخاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ هاوکاریت کە بەڵام ئێمە ئەڵێن هاوکاریشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین ساڵانە باز بین بە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی مۆڵەت تازەکردنەوەدا بەڵام بە شەرتێک بازارێکمان بۆ دروستکە نە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران بێ نە ئێمە شەمە ڕۆژە لە زەرە و زیادای خۆ قسەکەی من ڕوونا بۆ حکوومەتیژ ئەوی بۆ خۆی زۆر باشە زانێ. کاک نازم با باسێک لەوە بکەین کە شاری سلێمانی تا چەند لە ڕۆی نرخ لە ڕۆی تەندروستی جیاوازترە لە شارەکانی تری هەرێمی کوردستان. پارێزگای سلەیمانیە وتمان پارێزگای سلەیمانی تر بە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینیش ئەگرێتەوە بە هەموو شێوەیەک مریشکەکەی وەک ستانداری نێودەوڵەتی بەخێوە کرێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی گرانی نرخیشەوە لە پارێزگای سلێمانی نرخ بۆ شوێنێ باوەڕێتە بێ ساڵانە 2000 نرخ بەرزەبێتەوە بۆ خاوەن پرۆژە ئەویش 15 بۆ 20 ڕۆژ زیاتر تێناپەڕێ واتە ئەگە بگری خاوەن پرۆژە مانگێک بۆ مانگو نیوێک ساڵ 12 مانگ نرخەکەی بەرزە ئەوی کە هەمووی لە خوار 2000 لە زەرە دووزیاندایە. کاک نازم با باسێک لەوە بکەین کە ئایا هیچ لیژنێکتان هەیە بۆ چاودێریکردنی نرخەکان لە لیژنەکانی قایمقامیەت؟ خۆی قایمقامی سلەیمانی دوولایەنە سەیری شتەکانەکە با پیا و بە ویژدانەوە قسەی بکە قایمقامی سلەیمانی ناوێت ئێمە تووشی زەرە دووزیان بین قایمقامی سلەیمانی ئەشێوێ لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران نەبێت بەڵام ئەمەش بە تەنیا بە قایمقامی سلەیمانی ناکرێت با بڵین کاگاوات قایمقامی سلەیمانیە هەموو خەڵکی سلەیمانی زانێت پیاەکە زۆر دڵسۆزە ئەمە هیچ گومانمان نییە یان هیچ لاریمانێنەوەی کە قایمقامی سلەیمانی پیاوێکی دڵسۆزە بەڵام قایمقامی سلەیمانی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری بکە خۆ قایمقامی سلەیمانیش مۆزەفێکی حکوومەتی هەرێمی کوردستانە. کاک نازم با باسێک لەوە بکەین کە ئەو پەلەوەرە بەستوانی کە لە دەروی هەرێمی کوردستانیانە ناوە ئەمانە تا چەند ئێوە چاودێریان ئەکەن و تا چەند هاتنە ناوەیان زەرەرە بۆ کێڵگەکانی ئەوەی کە پەلەوەری تێدا بەخێو دەکرێت. بەڕێزم خۆی ئەگە قانون هەبێ لە وڵاتدا من ئێستا وەکو هاوڵاتیەک خۆزگە حکوومەتەکەمان ئەوەندە باش وە شانازیم پێوە بکردا بم و تا لە وەزیرەوە تا ئاخرین کارمەند چاو دەستان مازەکەم بەڵام من وای نبینم ئەمە ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانەیە بەروبوومی ناوخۆ تا مریشکی سپی لە هەرێمی کوردستان لە 100 زیادە پێویستیمان بە مریشکێکی ئایا تورکیە ئایا ئۆکرانیا ئایا ئێرانیا هەر وڵاتێکی ناوەنی پێویستیمان پێی نەبێتە ناو هەرێمی کوردستانەوە باوەڕتە بێ ئێمە لەگەڵ لە زۆر شوێنی تریش وتومە لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی ئەستەمبول دانیشتین بە سەرپەرشتی ژووری بازرگانی سلەیمانی زۆرمان هەوڵدا ببینین لە تورکیا 1 کیلۆ مریشک مانگی 6 بوو لەوێ بە 14 لیرەیە بە جوملەی زۆر 14 لیرەکە ئەو کاتی ئەیکردە 2700 دیناری ئێمە باشە بە هاوڵاتیانی خۆشی بە 16 لیرەیە ئەیکردە 2900 دینار من ڕاستەخۆ بە سەرۆکی ژووری بازرگانی ئەستەمبوڵم وتم ئەمە کارەساتە خێرە ئێوە مریشکی بۆ ئێمانێرن چیلۆی 500 دینار ناکەوێت بەڵام لە هەمان کاتدا لە ناو وڵاتەکەی خۆتاندا ئەوە گرانە ئەو کات مریشک لە ئێمە بە 1150 دینار و بە 1200 دینار بوو من یەک پێشنیارمەیە بۆ بەڕێزت وەرن لەگەڵ بازرگانەکانی خۆتان لەگەڵ بازرگانەکانی ئێمە ئەو مریشکەی لە ناو خۆماندایە بیکردنەوە سەری بڕنەوە بیدەنەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیدەنەوە بە ڕۆستۆرانەکان بیدەن بە ئوتێل وەنیە بیدەن بە تەندروستی بیدەن بە سزنەکان بیدەن بە وەزارەتی پێشمەرگا هەر لێ بەڕاشکایی من ئەوم پێوت ئەو قسەی منی بەلاوە خۆش نەبوو وتی نابێ و نازەوتم بۆ نابێ ئێمە بەروبوومی ئێمە لە یەوە تەندروسترە ئەمە شایدمەیە بە بەڵگەوە ژووری بازرگانی سلەیمانی برای بەڕێزم کاگوەسفی لەوێ بوو کاک حاجی حەسەن مەسوولی پێشەنگای نێودەوڵەتی سلەیمانی ئەویش لەوێ ئامادە بوو وتم ئێمە تەندروسترە ئێمە پاکترە ئێمە بە هەموو شێوەک لەوەیەوە باشترە بەڵام ئەمە ئێوە نییە بۆمان دێ بۆ هەرێمی کوردستان ئەمە ئی وڵاتێکی ترە بە چەندین مانگ ماوەتەوە زەرفی تورکی لێدرێ هەناردەی هەرێمی کوردستانەکرێت. کاک نازمەوێ باسێک لەوە بکرێت چی بکرێت بۆ ئەوی ڕێگری لەم هاتنناوی ئەم جۆرە پەلەوەرانە بکرێت لە هەمان کاتیشدا باسێک لەو بکرین تا چەند لە ڕووی بەکارهێنانەوە تەندروستن ئەم پەلەوەرانە. من ئەو پەلەوەرەی کە دێ بۆ هەرێمی کوردستان بە هیچ شێوەک بە تەندروستی نازانم لەبەرەوەی خۆزگە دکتۆرێکی ڤەیتەرنەری لێرە مەوجود وایە ئەو مریشکە کە ئەبەسرێ موادێکی چیمیایی لێدرێ بۆی ئەو سەوڵە لە لەشی ئەو مریشکەدا خاو نەبێتەوە باشە
یعنی بەڕادێک لە ئەستەمبوڵەوە بە 4 شەو 4 ڕۆژی پێچێت تا دێتە برایم خەلیل وەنیە ئەم مریشکە ئەم بەڕادە 24 سعات بەڕادەکە ئیژەکە نەخێر ئیش ناکە ئەو مریشکە چەند جار خاو بێ و بیبەستێتەوە کارەسا دروزە بێت بێتە مادێکی لێ پەیدا بێ وەک مادەی ژەهرە ئەو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەندروست نابێت بەڵام من لێرە یەک شت ئەڵێم وەزیری کشتتوکاڵ بێگەرخان زۆر دڵسۆزانە هەوڵەدا زۆر سەردانی پرۆژەکانەکە سەردانی هەموو شوێنەکانەکە بەڵام ئێمە ئەبینین پارەکە جەنابەت ئەزانی شتی مەمنوع کرد لە گومرگەکان بە قاچاغیەوە هاتوونە ئەلوەکان واتە ئەبێ ئێمە ئەم وەزیرەی خۆمان من لێرە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان با حیزبەتی لێک نەداتەوە ئەمە فلان حیزبە ئەو فلان حیزبە ئەو فلان ئەو مدیر ئامە فلان حیزبە با هەمووی بە یەک چاو تەماشاکە بۆی وەزارەتی کشتتوکاڵیان هەر وەزارەتێکی ترە لە هەرێمی کوردستاندا سەرکەوتوو بێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پشتی وەزیری کشتتوکاڵ بگرێ وەزارەتی بازرگانی بیگرێ وەزارەتی دارایی بیگرێ بە تایبەتی گومرگەکان هاوکاری وەزیری کشتتوکاڵکەن منەڵم ئەم کەرتە بەڵێ ئەبوژێتەوە سەرکەوتنێکی زۆر باش بەخۆی ئەبینێ بەڵام بەو شەرتە ئەگە ئەم لایەنە پەیوەندیدارانە پشتی وەزیری کشتتوکاڵ نەگرن دڵنیا بە هەروە خۆی ڕۆ سپاس بە ئامادەبوون و سپاس بۆ زانیارەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز نازم عەبدوڵڵا جاف جێگیری سەرۆکی کۆمەڵی کێزگە پەلەوەرەکانی سلێمانی کابەشێکی ڕاستە و خۆل لەمان بەڵێ عزیزانم تەواوی بڕگەباوەتەکانی ڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.